بارودۆخی کەم ئەندامان لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا. ئیلنای یەکێک لە ئاژانسە هەواڵیە فەرمیەکانی کۆماری ئیسلامی راپۆرتێکی ناخەژێنی سەبارەت بە دۆخی کەم ئەندامان لە ئێران بڵاو کردوتەوە. ئەم راپۆرتە دەرخەری ئەو پەڕی هەڵاواردن، ناداتپەروەری و وەحشیگەریە بەرامبەر بە کەم ئەندامانی ئێران. کۆلیوەند نوێنەری خانەنشینانی کەم ئەندامان و چالاکی پیشەیی مافەکانی کەم ئەندامان لە وەڵامی پەیامنێری ئیلنادا دەڵێت نزیکەی 2 ملیۆن کەم ئەنداممان هەیە کە لە لای ڕێکخراوی بەهزیستی وڵات تۆمارکراوە. لەو ژمارەیە بەشێکی بەرچاویان خانەنشین یان لە تەمەنی بە ساڵات جواندا. بۆ نمونە مافی پەرستاری بۆ گیانبازانی شەڕ کە ئەڵبەتە مافی خۆیانە دەرماڵەی مانگانە 22 ملیۆن تمەن، بەڵام ئەم دەرماڵەیە بۆ کەم ئەندامانی تند و زۆر سەختی تۆمارکراو لا بێزیستی کە لە زمرەی گیانبازانی شەڕنین تەنیا 2 ملیۆن و 200 هەزار تمەن لەخۆ دەگرێت کە بەکردەوە لە سەدادەی ئەو یارمەتیەیە و هیچ جێگایەک ناگرێت. ئێمە دەڵێن کە زۆر یەک لە کەم ئەندامەکانی ئێمە گیانبازی شەڕنین، بەڵام ئەوانیش مافێکیان لەم کۆمەڵگایەدا هەیە. ناوبراو وێڕای ئاماژە بە کێشە و گرفتە پزیشکیەکانی خانەنشینان لەم بوارەداوتی تێچووی کەمەندامی 2/3 ئەوەندەی خەڵکی ئاساییە. هەزینەی پزیشکی و دەوا و دەرمانی ئێمە ئێجگار لەسەرەوەیە. ئەو لە درێژەی قسەکانی داوتی هەندێک لە هاوڕێ کەمەندامەکانمان لەم ساڵانەی ڕابردوودا لە لای دیوانی دادپەروەری ئیداری توانیان دەنگ بەدەستپێنن. خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە کە بێزیستی خەریکی تۆمارکردنی ناڕەزایەتیە لە دژی ئەو دەنگە بۆ ئەوەی تەنانەت ئەو بڕە یارمەتیە بێبایەخ و جێگەی شەرمەزاریەش نەدات. ئەمە ئیتر زۆر سەیر و سەمەرەیە. ئەوە لە کاتێکدایە کە هێشتا لەلایەن کەمەندامانەوە هیچ بڕە یارمەتیەک بە بەدەستهێنانی ئەم دەنگە وەرنەگیراوە. جگە لەو گرفتانەی کە کۆلیوەند ئاماژیان پێدەکات، کۆمەڵە کێشە و گرفتی دیکەش هەن کە ژیانی کەمەندامانی ئێرانی زۆر دژوار کردووە. کێشەی گواستنەوە و هاتوچۆی ناو شار و دەرەوەی شار بەهۆی نەبوونی ئیمکاناتی تایبەت بۆ کەم ئەندامان لەسەر ڕێگا و شەقام و شوێنە گشتیەکان، کێشەی کارکردن بەهۆی نەبوونی یاسا بۆ پاراستنیان، هەڵسوکەوتی نەشیا و لەگەڵ خاوەن پەیداویستیە تایبەتیەکان بەهۆی نەبوونی وشیاری پێویست لە بەرچاو نەگرتنی بەهرە و تواناکانی کەمەندامان بۆ ئەوەی بە بەکارهێنانیان بتوانن ژیانێکی سەر لە نوێ دەست پێ بکەنەوە و هەست بە ناتەواوی نەکەن و نەبنە بارگرانی بۆ ئەم و ئەو، کێشەی ئابووری سەرچاوەگرتو لە نەبوونی کاری گونجاو و هێندێک جاریش تێچووی قورسی تایبەت بە بارودۆخی ژیان، کێشە و گرفتەکانی خوێندن، لەوانە نەبوونی ئیمکاناتی پێویست لە قوتابخانە و زانکۆکان و هەروەها کێشەی هاوسەرگیری و هیتر. چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ کەمەندامان پێوەری هەڵسەنگاندنی سیستمە دەسەڵاتدارەکانی جیهانە. لە ئاڵمانی سەردەمی هیتلەر و لە ڕژیمە فاشیستەکاندا ئەم بەشە لە کۆمەلگا کە خاوەن پێداویستی تایبەت بوون لەگەڵ ئینکاری و سەرکوت و تەنانەت مەرگیش بەرەڕوو دەبوونەوە. لەو ڕۆوە کە ئاین هۆکارگەلێکی لۆژیکی و زانستی نییە بۆ ئەم بەشە لە خەڵک، ئەو جۆرە کەمبوون و بێتواناییە لە بواری جەستەیی و دەرونی مرۆڤەکاندا دەگەڕێنێتەوە بۆ ویست و ئیرادەی خودا و تەنانەت لە شرۆڤە و لێکدانەوەکاندا بە جۆرێک لە پاداشتی کردداری نەکردەی ئەو مرۆڤانەی ناو دەبن. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا ئاماری ڕاستەقینەی ژمارەی کەمەندامان هەرگیز بڵاو نەکراوەتەوە. ئامارە فەرمیەکان تەنیا ئەو ژمارەیە لە کەمەندامان دەگرێتەوە کە لە ژێر چاودێری ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتیدان کە نزیکەی 1/10 ئامارە ڕاستەقینەکانە. ئاماری ڕێکخراوە ناحوکمیەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی دەری دەخەن کە نزیکەی 12% دانیشتوانی ئێران کەم ئەندامن و ساڵانە زیاتر لە 60,000 کەس بە ژمارەی کەمەندامانەوە زیاد دەبێت. حکوومەت و کۆمەلگا و بنەماڵە سێ پایە و بناغەی سەرەکین لە هەڵسوکەوتکردن لەگەڵ پەیداویستیەکانی ئەو بەشەی خەڵک کە خاوەن پەیداویستی تایبەتن. حکوومەت بەرپرسیاری سەرەکیە لە دابینکردنی پەیداویستی تایبەت بۆ ئەو ئەندامانەی کۆمەلگا کە پێویستیان بە چاودێری زیاتر و تایبەتیتر هەیە و هەروەها دابینکردنی کار، پەروەردە، دەرمان، بیمەی هاتوچۆی تەواو و
شوێنی نیشتەجێبوونی کەمەندامان دەبێت لە ئەولەویەتدا بێت. کۆمەلگایەکی کە تێیدا مافی مرۆڤ بە فەرمی دەناسرێ و مافە سەرەتاییەکانی مرۆڤ تێیدا دەستەبەر دەکرێت لەگەڵ کەمەندامان وەک باقی هاوڵاتیان هەڵسوکەوت دەکات و کاردانەوەی جددی و گونجاوی دەبێت بەرامبەر بە هەر چەشنە هەڵاواردن و سوکایەتی پێکردنێک. بنەماڵەش یەکێکە لە گرنگترین چاوگەکانی بە فەرمیناسینی کەمەندامان یان ژێرپێنان و ئینکاری پێویستبوونی ئەو جۆرە پەیداویستیە تایبەتانە. کوردستان یەکێکە لەو ناوچانەی کە تێیدا کەمەندامان تەنانەت لەو لانی کەمانەی کۆمەڵگەی ئێرانیش بێبەشن. هەژاری و بێکاری، نەبوونی خزمەتگوزاری دەوڵەتی بۆ کەمەندامان، 45 ساڵ داگیرکاری نظامی و تەقینەوەی مین و تەقەکردن لە کۆڵبەران و هیتر بەشێکی بەرچاو لە خەڵکی تووشی گرفتی دەرونی و جەستەیی کردووە. ڕژیمی ئیسلامی نە لە کوردستان و نە لەسەر تاسەری ئێران ئامادەیە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە کەم ئەندامانی ئەم کۆمەڵگایە قبول بکات. بە لێبڕین و کەمکردنەوەی بەشێکی بچووک لەو تێچووە زۆر و زەوەندانەی کە لە پێناو میلیتاریزم، سەرکوتی جەماوەر، تێرۆریزم و دەستێوەردانی کۆنەپەرستانەی لە دەرەوەی سنوورەکان دەتوانرێت ژیانێکی ئینسانی بۆ کەمەندامان دابین بکرێت. بابەتێکی کە دابینکردنی دەبێت یەکێک بێت لە ئەولەویەتەکانی ئەو دەسەڵاتەی کە لە ئاکامی ڕووخانی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامیدا دێتاراوە.